لە دوایی بڕانەوەی جەنگی یەکەمی جیهان لە سەردەستی هەردوو ئیستیعماری بریتانی و فرەنسی کوردستان کرا بە 4 پارچەوە، هەر پارچێکی لکێنرا بە دەوڵەتێکی داگیرکارەوە. ئەو 4 دەوڵەتە سووریا، عێراق، تورکیا، ئێران بوونە داگیرکاری کوردستان. خەباتی ڕەوایی گەلی کورد لە هەر پارچەی خەباتی ڕەوایە بۆ بەدەستهێنانی تەواوی مافەکانی خەڵکی کوردستان لە باشووری کوردستان کە ئێستا بە پێی دەستوری عێراق پاشەوەی 100 ساڵ خەبات و قوربانیدان و خوێنێکی زۆر پاشەوەی دەوڵەتی عێراقی داگیر کرد، کیمیابارانی کرد، ئەنفالی کرد، تا ئێستاشی لەگەڵ بەهێشتا دەسەڵاتدارانی عێراقی بە تەواوی ئامادە نین مافەکانی گەلی کورد بسەلمێنن. لەگەڵ ئەوەشدا بە پێی دەستور ئێستا هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالیە، بەڵام بەداخەوە دەبێ وا بڵین پەکەکە کە شوێنی ڕاستەقینەی خەباتی خۆیان باکووری کوردستان و ڕێز لە گیراوە دەبێت لەوێ خەبات بۆ ڕزگاری و بۆ سربەخۆیی کوردستان بکەن. هاتوون شوێنی خۆیان بەجێهێشتەوە هاتوونەتە باشووری کوردستان کە لە ڕووی یاساییەوە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و ئەمە سەروەری خاچی عێراق لە ڕووی یاساییەوە بەزاندووە. لە ڕوویەکی ترەوە گیر و گرفتی زۆری بۆ هەرێمی کوردستان دروست کردو وای کردووە پەلکێشی سوپای تورکیا بکە بۆ ناو خاچی کوردستان و زیاد نزیکەی 1000 گوند چۆڵ بووە. ئەمە لە کاتێکدا 1 گوند لە باکووری کوردستان زیانی پێ نەکەوتەوە چۆڵ نەکراوە. هۆکاری بوونی پەکەکە چییە لە باشووری کوردستان؟ چ دەکەن؟ خەباتی ئەوان لێرە یا لە شوێنی خۆیانە؟ ئەگەر لە شوێنی خۆیانە بۆ ناچنەوە، ئەگەر لێرەشن بۆچی گرفت بۆ هەرێمی کوردستان دروست دەکەن کە تاکە هیوا و ئومێدی تەواوی هەر 4 پارچەی کوردستانە. لەسەر ئەم بابەتە ئێمە میوانێکمان هەیە قسەی زیاتر و پرسیاری زیاتریش دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز محەممەد ئەمین پێنجوێنی سیاسەتمەدار ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کاک محەممەد شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆ دەزانی شەڕی پەکەکە و تورکیا زیانێکی زۆری بە خەڵکی هەرێمی کوردستان گەیاندووە. بۆچی ئەو شەڕە نابرێتە دەرەوەی هەرێمی کوردستان؟ ڕوونتر بڵێم بۆ نابرێتەوە باکووری کوردستان؟ پێش هەموو شتێ ئەو شەڕە کە ئەو داگیرکاریەی کە دەوڵەتی تورک بە پرۆگرام و بە مەنهەج لە باشووری کوردستان ئەیکا تەنها بۆ پەکەکە نییە و پەکەکە حجەتێکە. پەکەکە لە باکووری کوردستان شەڕەکە شۆرشی کردووە، ئەوە 30 ساڵە خەبا دەکا لە باکووری کوردستان و هاتنی پەکەکەیش بۆ باشووری کوردستان لەسەر ڕێکەوتن بوو لەگەڵ حکومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و من شخصیەن ئاگام لەیە کە لە سیدیکان پەیمانێک بەسرا پەکەکە بێتە ئەو شاخانە. ڕاستە ئەو داگیرکاریەی دەوڵەتی تورکیا کە ئەیکا و هێرشی بۆ سەر کوردستانە بۆ داگیرکردنی بەشێکی باشووری کوردستان و بۆ نزیک بوونەوەی لە سەرچاوەی غاز و نەوتەکانی باشووری کوردستانە. منیش لەگەڵ تۆم کە ئەو شەڕە بۆتە هۆی ئەوەی دانیشتوانی گوندەکانی باشووری کوردستان لەو ناوچانەی کە شەڕیتایە تووشی ناڕاحەتی و ماڵ و مەتەلەکاتی خەڵکی گورت و جوتیاری کورد ئەسووتێنرێ و وێران ئەبێ. ئەمە حقیقەتێکە ڕاستە، کەس ناتوانێت ئینکاری لێ بکە. بەڵام شەڕی ئەساسی شەڕ لە باکووری کوردستان هەیە، شەڕ لە دەرسیم هەیە، شەڕ لە دەروپشتی وان و دیاربەکر و شارە گەورەکانی تر هەیە، شەڕ لە ناو شارەکان هەیە. ئێستا کاک محەممەد شەڕ هەیە ئێستا لە باکووری کوردستان؟ ببوورە کاک محەممەد، ئێستا جەنابە دەڵێ شەڕ لە وان ئێستا شەڕ هەیە؟ بەڵێ پێش چەند ڕۆژێک پێش چەند هەفتەیەک لە دەوروپشتی دەرسیم شەڕ کرا لەگەڵ جێژی تورکی، لە دەوروپشتی وان شەڕ کرا. خۆ ئەوە میدیاکانی خۆیان و میدیا جیهانیەکانیش بڵاویەکەنەوە. بەڵام ئەم هاتنەی سوپای تورکی بۆ باشووری کوردستان بەڕێزان تەنها بۆ مەسەلەی پەکەکە حجەتێکە بۆ داگیرکردنی باشووری کوردستانە. ئەوان بە ئاشکرا لە پەرلەمان سەرۆکەکانی تورکیا و بەرپرسەکانی تورکیا ئەڵێن ویلایەتی مووسڵ و ویلایەتی حەڵەب پارچەیەک بووە لە دەوڵەتی عوسمانی لە ساڵی 2023 کە پەیمانی لۆزان تەواوە بێ 100 ساڵەکە پڕەکاتەوە. ئێمە ئەو ناوچانە
هەڵ ئەو ناوەچانە ئەلیکێنینەوە بە زۆر باشە. نیشتیمانی دایک وەکو خۆیان زۆر ئەڵێن چاکە. وەتەنی ئەم تورکیا. زۆر باشە کاک محەممەد ئەگەر یان. بوونی پەکەکە نەبێ بیانون نەداتە تورکیا بۆ خۆ دەزانی هەرێمی کوردستان بەشێکە لە دەوڵەتی عێراق ینی پەکەکە بیانووی داوەتە سوپای تورکیا بۆی بێتە ناو خاکی کوردستانەوە ینی گرفتەکە لێرەدایە باشە ڕاست دەکە بڵێ باشە ڕاستەکەی کە تا ئێستەیش هەرێم بەشێکە لە دەوڵەتی عێراق ئەو هەموو وێرانکاریە دەوڵەتی تورک و درۆنی تورکیە لە کەلار و لە ئاغجەلەر و لە شارباژێر و لە پێنجوێن خەڵگە کوژێ دەوڵەتی عێراق لەکوێیە بۆ ناڵێت داوا لە حکوومەتی تورکیانەکە بۆ ئاسمانی دەوڵەتی عێراق زۆر باشە بۆ ئەرزی دەوڵەتی عێراق پێشێلەکە و سنوور باش. دەربازەکە ئەمە تەنها قسەیەکە دەوڵەتی عێراق ئەگەر دەوڵەتی عێراق دەوڵەت وایە ئەبایە ڕێگری لە داگیر کاکۆ لە بەحشیقە پەکەکەی لێ نییە گەورەترین ئۆردوگا و مەعسکەری تورکیای لێە زۆر باشە لە زیلکان کامڕۆ موشکبارانیان موشکبارانی کەکەی لێ نییە گەورەترین داگیرکاری دەوڵەتی تورکیا لەوێ زۆر باشە کاک محەممەد ئێوە باسی ئەوەتان کرد درۆنی تورکی شارباژێر هەڵەبجا خوڵایی گەرمیان بۆم بارانەکە من دەمەوێت بپرسم پەکەکە چی دەکەن لە گەرمیان چی دەکەن لە هەڵەبجە چی دەکەن لە شارباژێر خۆەوە لەسەر سنووری تورکیا نییە ئەگەر هات و ئامنت و بیللا وتمان لەسەر سنوور هەن دەی باشە ئەی چیەکەن لەو ناوچانە بۆچی لەو ناوچانن خۆ خەبات لەوێ نییە لەو ناوچانە ئەوانە پەکەکە نەبوون لەو ڕۆژانە لە گەرمیان تێکۆشەرێکی کوردی ڕۆژئاوایان کورد کە لە شەڕی دژی داعش و لە شەڕی کۆبانیا قارەمانی یەکەم بوو لەو شەڕە لەو ڕۆژانە ئەوە سێ هەواڵی خۆی لەوێەوە ئەیانویست دەربازی ڕۆژاوا ببن لە مانتیقی عەرەبیەوە چونکە لە لای ئێرەوە ڕێگە نادرێ بەسەر پەردیسی مێڵکا بڕۆن باشە بەڵام چیانە کرد لە چەمچەماڵ ینی چەمچەماڵ نە لەسەر سنووری سووریایە نە لەسەر سنووری تورکیایە چەمچەماڵ ئەوانەیش کوردی ڕۆژاوا بوون کە لەو ناوە ئەیانویست بگەڕێنەوە بێنە سلێمانی و لە سلێمانیەوە دەربازی کەلار و منتیقەی عەرەبی بن و لێ بچن بۆ ڕەبیعە ئەوە دەوڵەتی تورکیایە بە دوای ئەوانە زۆر چاکە کاک محەممەد خەڵکی ڕۆژئاوان و بە بەرچاوی هەموو عالەمەوە جەنازەکەیان بردنەوە بۆ ڕۆژاوا زۆر باشە کاک محەممەد من دەمەوێت بپرسم هەتاکو ئێستا ئەمە ڕوون نییە بەڕاستی خەباتی پەکەکە بۆ سربەخۆیی باکووری کوردستانە بۆ سربەخۆیی هەر چوار پارچەی کوردستانە خەباتی ئەوان بۆ چییە بۆچی دەیانەوێ گرفت بۆ باشووری کوردستان دروست بکەن تا ئێستا دیار نییە خەباتی ئەوان بۆ چییە بۆ سربەخۆیی خەبات دەکەن یان بۆ شتی ترە خەباتی ئەوان بۆ ئەوەیە میلەتی بۆ ئەوەیە دەوڵەتی تورک بەڕەسمی ئیعتراف بکە بڵێ 30 ملیۆن ئینسانی کورد هەیە لە تورکیا لە دەستوری تورکیا بینوسێ ینی بڕوایان بەوە نییە کە تورکیا داگیرکەری باکوورە ینی بڕوایان بەوە نییە تورکیا داگیرکەری باکوورە بەڵێ بڕوایان بەوەیە کە بەڵێ تورکیا دەوڵەتێکی داگیرکەری کوردستان بۆ خەبات بۆ سربەخۆیی ناکەن ئەمە لە مەبادی و لە پرۆگرام و لە میساقی نیشتمانی پەکەکە نووسراوە و داواکەن کە ئەبێ دەوڵەتی تورک ئاعتراف کا وەکو چۆن لە عێراقا ئاعتراف کرا لە دەستوری موقەتە کە عێراق دەوڵەتێکە لە بینی کورد و عەرەب مشتەرەکە ئەبێ ئەوانش ئاعتراف بکەن بڵێن دەوڵەتی ئەو جوگرافیایی کە میلەتی باشە ئەو دەوڵەتی تورکیای تیا هەیە بەشێکی هی کوردە و کوردستانە زۆر باشە کاک محەممەد پێت وایە خوێن بۆ ئەوە باشە کاک محەممەد پێت وایە ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من سوپاست دەکەم ینی خەباتی پەکەکە بۆ دروستبوونی دەوڵەتی گەورەی کوردستانە لە هەر چوار پارچەکە ئەگەر واهیە بۆچی دژی داگیرکاری عێراق نین لە کەرکووک لە خانەقین لەو شوێنانە بۆچی دژی داگیرکاری پاسدار نین لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر جێچەڵەکان هێناوەتە باشوور جارێ با من حەقیقەتێکی پێ بڵێم لە هاتنی حەشدی شعبی بۆ کەرکووک هێزی
پارتی دیموکرات و یەکێتی نیشتمانی بەڕەسمی داوایان لە پەکەکە کرد پەکەکەش هێزی نرد لە ریزی پێشەوەی لە دەوری تووسخورمات و مندیقەی لەو مەناتیقانە لە ریزی پێشەوە بوون هەتا جێشی شعبی هات شەڕیشیان لەگەڵا کرد و لێشیان کوژرا و لێشیان بنیار بوو کە ئەی بۆ ئێستا سەبارەت ببوورە کات محەممەد داوای لێبوردنەکەم ئەی ئێستا سەبارەت بە داگیرکاری حەشتی شعبی لە کەرکووک بۆ هیچ جوڵەیەکیانە بۆ هیچ قسەیە ناکەن ئەگەر بە کورتی وەڵام دێتەوە کاتم زۆر کەم ماوە جوڵە ئێوە هەموو هێز حکوومەتی هەرێم و هەردوو دەسەڵات حیز بە دەسەڵاتدارەکان داوایان کرد کە ئێوە نابێت لە منتیقە بن چوون کە تورکیا قبول ناکە ئێوە لە کەرکک بن زۆر حقیقەتەکەیە کە پێ دەڵێم ئەگینە ئیستش بەڕسمی حکوومەتی هەرێم ئیستش من ئەم قسەیەکەم و مەسئولم ئیستش حکوومەتی هەرێم بەڕێزان سەرۆکی پارتی دیموکرات و یەکێتی نیشتمانی داوایان لێکن بڵێن هێزمان بۆ بنێرن بۆ جەمەل حەبرین ئەگەر نەبوو ئەو قسەی من مەسئولم لەم قسەیە زۆر باشە زۆر بەڕێز محەممەد ئەمیل پێنجێنی سیاسەتمەدار ڕاستەوخۆ لە شاری سلێمانی و لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش سوپاس بۆ ئێوەش